دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان تەنها لە ماوەی 20 ڕۆژ دوای ڕاگەیاندنی ئاگربەستی غەزە توانی 100 خێمە بە تەواوی پێداویستیەکانیەوە ڕەوانەی غەزە بکات و بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز دەگاتە دەستی خەڵکی غەزە. بەسپاسەوە خێرخوازان لە ناوخۆ و دەرەوەی وڵات هاتن بەدەم کەمپینەکەمانەوە و هاوکاریی باش کۆکرایەوە. ئێمە ژۆک قۆناغی یەکەم هەستین بە دابینکردنی 100 خێمە لە وڵاتی میسرەوە. لە ئێستادا خێمەکان ئامادە کراون و کراونەتە باربەرەکانەوە بەڕێخرێن بەرەو کەرتی غەزە، بەرەو باکووری کەرتی غەزە و تەسەور ئەەکەین ینی بە بۆچوونی خۆمان لە پێش مانگی ڕەمەزانی پیرۆزە ئینشاءڵڵا بگاتە دەستیان تەمەناکەین و هەوڵ ئەدەین ئینشاءڵڵا. خێمەکان خێمەیەکی ئامادەکراوە، هەم خێمەیە، هەم ڕاخەرە، هەم دۆشەک و بەتانی و ئەساسیاتێکی ماڵە کە بە شێوازێکی کاتی ئەو کەسانی تایەژین بتوانن ژیان بەڕێ بکەن و هەڵمەتەکەشمان هەر بەردەوامە. دیارە بە گوێرەی ئەو داتایانی بە ئێمە گەیشتووە لە ئێستادا پێداویستی خێمە لە کەرتی غەزە زیاتر لە 100,000 خێمەیە. بۆیە خێمەکان زۆر زۆرن بە ژمارە. ئێمە قۆناغی یەکەمە ئەوەندە نێرین. هەر ئەوەش نا دەستگای خێرخوازی بەخشین بەنیازە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز مزگەوتەکانی ناو غەزە ئاوەدان و نۆژەم بکاتەوە و کەمپینێک ڕادەگەێنێت و بانگەواز دەکات هەر کەسێک دەیەوێت بەشدار بێت لەم خێرە بەدەم کەمپینەکەیانەوە بچێت. دوای ڕێکەوتنی ئاگربەستی نێوان غەزە و ئیسرائیل ئێمە کەمپینێکمان ڕاگەیان بۆ بەدەمەوچوونی ئەو خەڵکە ئاوارەی ئەو خەڵکە ناڕەحەت و بەژمێنەتەی ناو غەزە بۆ هەڵدانی خێمە بەڕاستی لەبەرەوەوانە گەڕێنەوە ماڵەکانیان وێران بووە، شوێنیشان نییە تیا بحەسێنەوە. لەبەرەوە ئێمە هەڵمەتێکمان هەبوو بۆ کڕینی خێمە و هەڵدانی خێمە لەوێەوە لەخوا بەزە ئێستا حالیان لەوێ خێمەمان هەڵدا و هەم برایانمان لەوێ خەریکی دروستکردنی ئەو گەڕەکانن. سوپاسی مسلمانانی شەکەین کە هاتن بەدەمانەوە بۆ سەرکەوتنی ئەو پرۆژە ئەو کەمپینە و بەردەوامیشن لە دروستکردن و دروستکردنی نەخۆشخانە و دروستکردنی مزگەوتە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز. دەبەرەوەی مانگی ڕەمەزان لە بەردەمانایە و خەڵکی ئەوێش پێویستیان بە نوێژکردن و تەراویح هەبێ مزگەوتەکانیان وێران کراوە. کەمپینێکمان هەیە داوا لە خێرخوازانەکەین بێن بەدەمانەوە بۆ دروستکردنی هەم مزگەوت هەم بۆ نەخۆشخانە بۆ شاری غەزە و کۆمەڵە پرۆژەی مەسائلی پێداویستی ضروریاتی ژیانیشان چکە ئێستاوان هیچیان نەماوە لە ناو خانەکانیانە وەکو خواردەمانی وەکو هەم دەرمان و هەم پرۆژێکی تریش ئەوان پێویستیان پێێتی و سوپاسی خێرخوازانەکەین ئەگەر بێن بەدەمان. بەخشین بەنیازە قوتابخانە و مزگەوت و ماڵەکانی غەزە شان بەشانی دانیشتوانەکەی ئاوەدان بکاتەوە و بەهێزی بازوو بە پارەی خێرخوازان ئەم کارە ئەنجام دەدات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.